دادەسەنا فەرموو خوشکی بەڕێزم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ماما سجن بشاركم هبو فەرموو دادەجان. أيش ئێمە ڕۆژێکیان بۆ میوانی ڕۆشتین بۆ شوێنێک ئیتر لە ڕێگا سەگێک هاتە پێشمان بەڵێ ئیتر لێماندا بەڵێ ئیتر نەمانزانی ئەها خێزانیشمان لەگەڵا بوو خۆم حامیلە شوم بەڵێ بەڵێ گوێم لێ بیست. لە سایدی خۆشمانە ڕۆشتین هیچ خێرا نەبوون بەڵام لە ناکاو سەگەکە هاتە پێشمان بەڵێ ئیتر لێماندا ئایا هیچ گوناهبارە بین چ شتێک بکەین باشە بەسەر چاودا دەستەنە ئیشەڵا گوێویست بە وەڵامێکی پێویستە دەمەوە لەو بارەیەوە. باشە دادەگیان دەستەکانت خۆش بێت. دەستی بەڕێزیشتان خۆش خوشکە باشەکەم خواگەدار بێ. خات و سەنا فەرمووی دەچین بۆ میوانێک بەداخەوە لە سایدی خوان ڕۆیشتون بە جوانی ڕۆیشتون لە سەگێکیانداوە و سەگەکەی گیانی لەدەستداوە. ئینشاءڵڵا خوشکە باشەکەم تۆ هیچ دڵی خۆتان مەخەنە گرفتەوە. هەر شتێک کە ئینسان عەمدەن نەبێ زۆر کارێکی ناڕەوایە و دوورە لە ئێوە و لە هەموو بینەرانی مسلمان و بەڕێز و بەویژدان کە ئینسان لە پشیلەیەکدا لە سەگێکدا ئەوە نیشانەی ئیمانداری تۆیە خات و سەنا الحەمدولیلا ئەوە تا هەز بە دڵناڕەحەتی دەکەی هەز بە دڵناڕەحەتی و بەغەمباری دەکەی کەوا کاتێک سەگێک بەهۆی ئۆتۆمبیلەکەی ئێوە گیانی لەدەستداوە ئەوە نیشانەی ئیمانە ئەوە نیشانەی ویژدانە ئەوە نیشانەوەی خوا بمان پارێزێ ئێمە ئەم ئیسلامە فێری ئەوەی کردوین بە گیان لەدەستدانی سەگێک کە هیچ خەتیای ئێمە تێدا نەبووە هیچ شۆفێرێک مەگە هیچ وجدانی نەبێ قەت ئامادەنی لە سەگێکدا لە پشیلەیەکدا وەڵڵاهی لە هەموو ئاژەڵی خۆت دەپارێزی زۆر ناڕەحەت دەوی شتێک لەژێر سارەکەی تۆدا بێتە ژێر تایەکانی تۆوە. ئەمە ئیسلامەکەی ئێمەیە سەیری ئەم میلەتە ئەم ئیسلامە بەڕێزان دینداری چەند زەرورە بەڕێزان دینداری زۆر کە زوە ئەزانەیە یعنی هیچی فێری ئێمە نەکردووە نەخێر گەورەترین شت کە ئیسلام فێری ئێمەی کردو ئەم ڕەحم و بەزەیەیە چاولێ بێدینان زایۆنیەکان خوانەناسان ئەوانەی کە بەس بەدەم لافی مرۆڤایەتی و مافی مرۆڤ و دیموکراسی لێدەن چاولێوان نزیکی 5,000 منداڵ 5 نزیکی بۆتەوە ئێستاوان نزیک بۆ لە 5,000 منداڵیان لە غەزە شەهید کرد چەند هزار ئافرەت و 3,000 ئافرەت تێپەڕی کردووە ئافرەتی ماڵەوە نە چەکدارە نە ئاگای لە جەنگە نە حەقی هیچی هەیە لە خاکی خۆیدا لە ماڵی خۆیدا چاولێ کافر هیچ وجدانێک لە دڵیانە بەڵام ئەوە تۆی ئیمانداری ئەوە بەرەکەتی ئیسلامە خات و سەنا و هەمومان الحەمدوللا و ئیمانەمان هەیە بە ئۆتۆمبیلەکەی لە سەگێکی داوە بەبێ ئەوەی کە ئەم خلافی هەبوو بێ بەبێ ئەوەی لە سایدەکەی خۆی لایدا بێ سەگەکان بەداخەوە ئەم سەگە بەڕەڵایانێ یەکجار زۆر بوون حکومەتیش نازام هیچ هەوڵی هەیە بەڕاستی کەم تەرخەمە لە هەموو شار و شارۆچکەیەکە هەموو شەقامەکان مەترسی لە سەرمان هەیە کە ئێمە شۆفێرین وەڵڵاهی ئاوا دەکەی سەگێک خۆفرێداتە ژێر سیارەکەتەوە دەکاتە بەردەمت زۆر جار ڕووداوی هاتوچۆی نەخوازراوی لێ دەکەوێتەوە کەواکی بەڕاستی سەرشانی حکومەتە بە شوێنێکی تایبەتیان ئینشاءڵڵا 20 ماڵێن بۆیان دابین دەکرێت یان بۆیان دابین کراوە بەڵام زۆریش لەسەر شەقامەکان هێشتا زۆرن ئەو بەرە وەرزی زستان دەڕۆینەوانش ئەواژەڵانش برسیان دەبێت وەڵڵاهی خێرێکی گەورەیە کە هەموو دامەدەستگاکانی حکومەت بکەونە کار و خێرەوەمەندانی شاوکاریان بن بۆ ئەو سەگە بێلانە بێشوێنانەوە بەرە وەرزی سەرما و بارانی زستان و بە فرڕەهێڵەی دواتر دەڕۆین بەڕاستی زۆر زەرورە لانە و شوێنێکی حەوانەوەیان هەبێ هەم خەڵک سەلامەت دەبێ بە ئەمینی لەسەر شەقام دەڕوا هەم ئەو بێزمانانەش گوناحن برسی نەبن سەرمایان نەبێ ئاواتیان نەچن بەڵام بۆ پرسیارەکەی خات و سەنا دەڵێم ئەوە نیشانەی ئیمانتە و هیچ گوناهێکتان لەسەر نییە دڵی خۆتی پێوە ناڕەحەت مەکە بەڵام ئێمەی مسلمان الحەمدوللا وا فێر بووین ئەگەر کارێکی نەخوازرا و کە عەمدەن نییە لە دەستمان قەوما بۆ ئەوەی دڵمان ئاسوودە بێ بۆ ئەوەی وجدانمان ئارام بێ خات و سەنا ئینشاءڵڵا سەدەقەیەک بکەن بەئیزنی خوای گەورە بە پێی توانای خۆت هەر لە بەیانیەوە کە ڕۆژی هەینیە لە شەمەوە کە دەسەڵاتت هەبوو بڕیار بدە گۆشتێک بۆ خەڵک بکڕی شیرینیەک بۆ ماڵێکی بێ باوک بکڕی جلوبەرجێک بۆ هەژارێک بکڕی بەقەدەر توانای خۆت هەر کەسە خۆی ئیمکانێتی مادی خۆی دەزانێت ئەوەندەی لە دەسەڵاتدا بوو
لە پێناوی ڕەزامەندی خوادا بۆ دەفعی بەڵاو مصیبەت لەسەرت بۆی ئەم ناڕەحەتیە دەرونیەش کە ئاژەڵێک سەگێکی بێلانە هاتۆتە بەردەمی ئۆتۆمبیلەکەتان و گیانی لەدەستداوە بۆی لەو دڵڕاوچەیە ڕزگارت بێت سەداقە دەفعی بەڵاو مصیبەتە بە پێی توانە بە خواردن بێ بە جلوبەرگ بێ بە بەخشینی پارە بێ بە پێدانی ماڵکردنی ماڵە هەژار و بێئەنوایەک و نازدارێکی بێباوەک بێ ئینشاءالله سەدەقە دەفعی بەڵاو مصیبەتە تا دەتوانی سەدەقەیەکی باش و گونجاو بە پێی توانە و ئیمکانیەتی خۆت بکە واوە لە لای خوا هیچ گوناهێکتان لەسەر نییە و هیچ تووشی بەڵاژ نابێت دڵی خۆشن ناڕەحەت نەکەی مناڵەکەم شتێکی لێبێ یان تووشی شتێک بم ئەوانە شەیطان دەیهێنێتە دڵتەوە نەخێر تۆ هیچ لەسەر نیە لە ڕووی شەرعیەوە بەڵام ئەو سەدەقە و خێر و خێراتەش کە عەرزم کردی ئەنجامی بدەخات و سەنە ئینشاءالله خوای گەورە بەختەوەرتان دەکات و خوا هەموو لایەک بێ وەڵام مصیبەت پارێزێ